ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی پەنابەرانە و خۆشحاڵین کە لەم فیستیڤاڵا بەشداریمان کردووە. ئێمە وەکو پەنابەرانی ڕۆژهەڵات داواکاریمان لەوێنە هاوکار و پشتیوانمان بن، وەکو ژنانی زۆرمان هەیە دەستڕەنگین لە هەموو بوارەکانە، خەیاتی، گوڵدۆزی، نەقاشی، لە هەموو بوارەکاندا کە ئەیانەوێ دەستڕەنگین ئەتوانن کار بکەن، بەس کەسێک ڕێکخراوێ UN پشتیان بگرێت. وەکو دەبینە ئەوڕۆکە زۆر پرۆدەکتی جیاوازمان هەیە، ئیشی دەستی، ئیشی چنرا و ئیشی سۆف، ئیشی با بڵێن ئەو لەوحانەی کە لە پشتەوە دەیبینن. زیاتر لە چل پەنابەر پرۆدەکتەکانی چل پەنابەرمان کۆ کردیتەوە و ئەوڕۆکە لێکوانە کڕین و فرۆشت لەسەر پرۆدەکتەکانیان دەکەین. وەکی پەنابەرێکی ڕۆژە پەنابەرە جیهانی تەفدە پیرۆز دکم بێ ڕۆژێ وەس خێر و سەرخۆشیش هەر پەنابەرێکی چاردێکی ڕە دخوازن و ئەم پەنابەرەی کامپا دومیزدۆ ئەم گەلێکی لێ دەرێ ئەم پێ خۆشحاڵن ئەم وەکیل مالا خوا و هەر وەکیل سەرجۆ عەردێ خوا. وەکو ئەم کوردی ڕۆژاوا پەنابەر بوونە کوردستانê ئەم li vêrê mirtahine ez ku em di nav kes û karê xwe de ne û jiyaneka xweş birêve çê. فرزانی که ام وی روزه زندو کینه هندک چالکه جور و جور بسر پنابرانه و که شانوگریک هندک شعرت هست پنابریه هندک چالکه دیگه جمیت هن ایشالا دور دوام بند. زارو که مهی گل تنبور عادخن ایگ دستنان عاد بیشن یعنی بهناوان درد که بنام عبد الحسین بپنابریه براستی.